بەڵێ بینەرانی پایتەخت میدیا لە بەردەم قوتابخانەی ڕێبەرین لە قەزای خەبات کە زۆرترین دەنگدەر لەم قوتابخانەیە بوو کە لە کۆی 3119 کەس کە مافی دەنگدانیان هەبوو 2104 کەس بەشداری دەنگدانی کرد. لێرە ئەوەی باز دەکرێت پارتی دیموکراتی کوردستان بە ئەنجامێکی یەکجار زۆر لە پێش لایەنەکانی ترەوەیە. دەمەوێت ئەنجامەکانتان بۆ بخوێنمەوە کە دەست پایتەخت میدیا کەوتووە. ئەوە دوایین ئامارە کە پارتی دیموکراتی کوردستان 1021 دەنگی بەدەست هێناوە لە بەرامبەردا یەکێتی نیشتمانی کوردستان 146 دەنگی بەدەست هێناوە. لێرەدا هەڵوێست 127 دەنگی بەدەست هێناوە. یەکگرتووی ئیسلامی 62 دەنگی بەدەست هێناوە. کۆمەڵی دادگەری 27 دەنگی بەدەست هێناوە. نەوەی نوێ 71 دەنگی بەدەست هێناوە. ئەوەی لێرە زیاتر سەرنجی لەسەر ئەوەیە کە ڕەوتی هەڵوێستە پێشنەوەی نوێ کەوتووە کە هەڵوێست 127 دەنگی بەدەست هێناوە نزیکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەنەوەی نوێ 71 دەنگی بەدەست هێناوە. و دەمانەوێت ئامارێکی ترتان لا باسکەین. ئەویش قوتابخانەی ئاڤێستایە لە ناحیەی کەڵک سنووری دهۆ کە لە بەڕێژەی 1709 کەس دەنگی داوە. لە قوتابخانەی ئاڤێستا 1071 کەس دەنگیان بە پارتی دیموکراتی کوردستان داوە. ئەنجامەکان باز لەوە دەکەن کە پارتی دیموکراتی کوردستان بە زۆرینە لە پێش لایەنەکانی ترەوەیە.